الحمد لله رب العالمين نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله برا خۆشەویستەکانم ئەو دەرسەی کە بۆ من دانراوە دوو محاضرەتان پێ بڵێم ئینشاءالله ئەمڕۆ ئەکرێ بەپێی ڕۆژەکان ببێ بە دوو یا بە سێ ئێمە لە خزمەتتان نابین و ئەو دەرسی کە ئامادەکراوە و هەڵبژێردراوە شوبهات حول الخروج والثورات والتكفير کۆمەڵە شوبهە و گومانێک لە دەوری تەکفیرکردن کە ئەمڕۆ بەڕاستی ئەبینین یعنی چەند ساڵێکە لە ساڵی نەوەکانەوە زیاتر یان بڵێن لە 2000ەکانەوە ئەو فیتنەی تەکفیری کە دروست بوو لە عالەمە لە دنیاە کە خەڵکانێکی زۆر بە ناحەق بەبێ بەڵگە تەکفیر کران کافر کران خرانە ناو دایرەی کوفرەوە و لەم چەند ساڵی پێشووە خروج و ثەورات لە هەندێ وڵات ڕوویە کە هەندێ شۆڕش کرا کە زانایانمان ڕەحمەتی خوایان لێبێ ئەوانەی کە ئێستا وەفاتیان کردووە و ئەوانەشی کە زیندون خوای گەورە بیان پارێزێ هەمویان تەحذیریان نابوو یعنی حتا پێشەوەی دروست ببێ تەحذیریان ناوە کە ئەم ئیشانە بەڕاستی ئیشی کەسی موسڵمان نییە یعنی کەسێکی موسڵمانی سەلەفی ئەهلی سونە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە و تابعین و زانایان ئەو ئیشانە ناکە جا طبعا وەکو ئەڵێ کوردەواری خۆمان کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە هەموو ئەوانش ئەو کەسانی کە ئەو جۆرە شوبهانەیان لایە خۆیان بە حەق ئەزانن یعنی تۆ کە لەگەڵ کەسێکی تەکفیری قسەکەی ئەوە نییە مەسەلەن تۆ قسە بکەیت و ئەو لاڵ بێ تۆ بە ئارەزوی خۆ قسە بکەی بڵێ کاکە ئەم ڕێی تۆ هەڵەیە ئەم ڕێگەی تۆ پێچەوانی قورئانە پێچەوانی سونەتە پێچەوانەی یعنی منهەجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەویش ئاوا بخۆی دانیشتە بێ وشەیەکی پێ نەبێ بڵێ ئەویش ئایەت دەڵێ ئەویش حەدیث دەڵێ ئیشی ئێمە لێرە لەم چەند محاضەرەیە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست ئەگەر خوای یارمەتیمان بە ئەوەیە کە هەر یەکێک لەو گومانانە بە ئیزنی خوای گەورە بە دەلیل لە قورئان بە دەلیل لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە دەلیل لە ئەقوالی عولەما بین بەتاڵی بکەینەوە وەڕەدی بینەوە ئەمە کارێکی زۆر گەورەیە و جیهادێکی زۆر زۆر عەظیمە بەڕاستی و مەسئلەی تەکفیرکردن برا خۆشەویستەکانم یعنی لە عەقیدە لە مەسئلە عیظامەکانە یعنی مەسئلەیەکی بچووک نییە یعنی تۆ گەر ئێستا بچی عەقیدەی ئیسلامی بخوێنی عەقیدەی ئەهلی سونە بخوێنی ئەگەر ئەسڵ بڕۆی لە پێشا مەسەلەن تۆ ئەسڵی یەکەم ئیمان و ئەرکانەکانی خوێنی کە 6 ڕوکنەکەی ئیمان بە هەموو ئەو تەفسیلاتی کە لە تەوحید و یەکخواپەرستیە هەیە ئەوە ئەسڵی یەکەمە دەبێت تۆ ئەسڵە زەبط کەی اینجا بێ ئەسڵی ئیمان بەچی ئەوترێ ئیمان باوەڕکەن یعنی ئێستا ئەمە ئەگەر ئیستیبیانێک بکەی لەناو موسڵمانان لەناو مزگەوتەکان مەثەلەن لەناو گەنجی موسڵمان بە تایبەتی ئەو گەنجانەی کە خەڵک تەکفیرەکەن ئادی وەرە کاکە ئیمان چییە پێم بڵێ ئیمان چییە بەچی ئەوترێ ئیمان ئەڵێ جاوە چییە من هەر بە مناڵی خوێندومە الئیمان ئەن تؤمنە بالله ومەلائکەتی تۆش دەڵێ نەخێر وانییە کاکە ئەوە ئەرکانی ئیمانە مسمای ئیمان بەچی ئەوترێ تێگەی برا خۆشەویستەکەم یعنی مسمای ئیمان بەچی ئەوترێ کە قەول كتصديق بالجنان وقول باللسان وعمل بالأركان بالجوارح والأركان يزيد بالطاعة وينقص بالمعصية أما أصلا شيء قوريك أهل السنة قسيان نسر كردو يعني شيء أكويتنا دائرة إيمان أما بوخوي أصلك لأصل كان أهل السنة إن جادوا وأصلي تكفيرية كي كافرة بكي وتري كافر إنسان بكي كافرة به أي هر كفري كر كافرة أي هر يارمتي داني كافري كرد مثلا كافرة ئایا هەر حکمی بە غەیری خوا کرد کافرە ئەوانە هەمووی لە ئەهلی سونە ڕوونیان کردوێتەوە بەڵام کابرایەک کە ئەمڕۆ پێوترێ کابرایەکی مەسەلەن تەکفیری و توندڕە و ئەو ئەم شتانە نازانێ ئەو هەرەو نەخۆشە کە کەوتە یعنی دەمی ئەو کەسێک زەلەیەکی کردووە کەسێک نقطەیەکی لەسەرە تەواو لە دائیرەکەی کاتە دەرەوە ئەمانە شوبهەن یعنی ئەگەر پرسیاری لێ بکەی
دەربارەی تەوحید و یەکخواپەرستی، دەربارەی موسەمای ئیمان، دەربارەی کوفر چییە چی نییە، بەشەکانی چین، نازانێ وەڵامت باتەوە. بۆیە برا خۆشەویستەکانم، هەر کەسێک گوێی لە ئێمە لەو خوشکە بە ڕێزانش، ئەم وانەیە کە ئێمە هەڵمان بژاردووانەیەکی زۆر گەورەیە بەڕاستی، و فیتنەیەکی زۆر زۆر گەورەی لێ بۆتەوە لە دنیا کە فیتنەی خوێن ڕشتنە. یعنی چەندین وڵات تێکچوو، میسر تێکچوو، لیبیا تێکچوو، تونس تێکچوو، یەمەن تێکچوو، ئەو وڵاتانە هەمووی تێکچوون بەهۆی ئەم حاڵەتەوە. برا خۆشەویستەکان کە عولەمایان وەکوتم هەمووی لە کاتی خۆی بە ئیزنی خوای گەورە باڵا دەست لە باسی شوبهەکانە باسییان نەکەین. ئێوە بۆ ئەوەی ئیسفادە لە موانەیە بکەن. سەلەفی ئێمە ڕەحمەتی خوایان لێبێ کاتێک کە چوون دانیشتون لە دەرسێک لە محاضەرەیەک، پێش هەموو شتێک کەسێکی حافظ بوون، یعنی وا دانیشتون نیەتی خۆیان یەکلایی کردوتەوە بۆ خوای گەورە و میهرەبان کە ئەوانە چەند ئێستا عیلم فێرە بن. عیلم شەریفە، عیلم زۆر گەورەیە. یعنی ئەم عیلمەی کە ئێوە لێرە فێرە بن لەم دەورەیە، ئەمە لە هەموو پارەیەکی دنیایی گەورەترە. یعنی ئێستا تۆ بچی ئەگەر ڕۆژی یەک دەفتەر پارە پەیاکەی، عیلمەکە گەورەترە، عیلمەکە زۆر گەورەترە. ئینسان بە عیلم ئەگا بە گەورەترین پلە، هەم لە دنیا چەندین پلە خوا بەرزیەکاتەوە و هەم لە قیامەتیش چەندین پلە خوای گەورە بەرزیەکاتەوە. و تۆ ئەگەر عیلمت هەبوو بەڕاستی دنیا خۆی بە شوێنتایەت، دنیا ملکەچە بۆ تۆ. بەڵام ئەگەر لەم گەنجێتیە وەکو شعرەکە و من فاته التعلیم وقت شبابه فكبر عليه 4 لوفاته، ئەگەر تۆ بە مناڵی و بە گەنجێتی عیلمت لە کیس چوو، 4 الله ئەکبەری مردوو نوێژی مردوو لەسەر خۆت بکە. بۆ ئینسان ناتوانێت لە تەمەنێک کاکە گەیشتە ئەوەی مووەکانی سپی ببێ، گەیشتە ئەوەی کە خێزانداری بکە، مادام پێشتر هەوڵی خۆی نەیابێ، ئەو کاتە قورسە بەڕاستی. تۆ ئێستا و تەمەنی ئێوە وەکو حەسەنی بەسریە فەرمێ العلم في الصغر كالنقش في الحجر. علم لە مناڵیە وەکو نەخش وایە لەسەر بەرد، نەخش لەسەر بەرد ناچێتەوە، بەڵام نەخش لەسەر دیوارێک ئەگەر بۆیەیەک بێ، بۆیاخێک بێچێتەوە. خۆ ئەگەر لەسەر سەهۆڵێ بینوسی ئەوە هەر زوو توە ئەتوێتەوە بەشی سەعاتێک ناکە. تێگەی براگیانەکەم جا لەبەر ئەوە زۆر گەورەیە ئێوە ئێستا هاتوون بۆ عیلم، یعنی قەدری ئەو عیلمە بزانن، قەدری عیلم بزانن کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نمونەی من و ئەو کەسەی کە یاخود نمونەی کەسێک کە عالمە لەگەڵ کەسێک کە عابیدە وەکو نمونەی من وایە لەسەر کەمترینتان. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کەمترینی سەحابەی کیرام ڕزای خۆیان لێبێ کامەیان مەسەلەن کە کەسێک بووە خوێنەواری نەبووە، کەسێکی کاسب بووە، فەلاحێک بووە، مەڕداری کردووە، حەیواناری کردووە، فەزڵ و گەورەی هەیە لای خوا، بەڵام بزانە فەزڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەنە بەسەر ئەوەیە، ئەوەندە فەزڵی کەسێکی عالم بەسەر عابیدێکە هەیە. فضل العالم على العابد كفضل على أدناكم. ولا حديث قلت لفرمك كفضل القمر على سائر الكواكب. وكو مانغوايا برامبر استيركان چون مانغ همیشه دروشاوی لبروی لتیشکی خوره و تیشککی ورگریه روناکه خورکه پیغمبر صلی الله علیه وسلم. مانغ کش چیه؟ عالمکیه. خلق کانی تریش بریتین لاستیرکان که لا مانغ و روناکه کان ورگره. کەواتە تۆ قەدری خۆت بزانە براگیانەکە. ئەم قسەیەم بۆیە باس کرد سەلەفی ئێمە کەسێکی حافظ بوون چکە قەدری عیلمیان لابووە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم قەیدوا العلم بالكتاب. عیلم ببەستنەوە دەسەڵاتی بەسەرا بگرە بە کتاب. بە کتاب یعنی بە کتابە. ئەمە حەدیثێکە لە جامع الصغیری ئیمامی سیوطی هاتووە شێخ ئەلبانی فەرمێ سەنەدەکەی صحیحە. ئێوەش وەکو سەلەفی ئەم ئوممەتە ئەو سنەتە زینوکەنەوە بنووسنەوە. ینی بە هەر یەکێکتان دەفتەرێکی ملاحەظاتی لابێ ئەوەی کە ئێمە باسیەکەین لەو ئایەتە پیرۆزانە لەو فەرمودانە لەو ئەقوالانە ئێمە ئێڵەن ئێوەش بینووسنەوە. مەرج نییە مەسەن ئێمە لەسەر کتێبێکی تایبەت بڕۆین. مەرج نییە مەسەن تۆ ئەم کتێبە لە لابێ لەوچە تۆ دەستت نەکەوێت لەوچە ئەم کتێبە دوور و درێژ بێ نەتوانی تۆ زەبتی هەمووی بکەیت. بەڵام من کەم تا زۆر ئەم شوبهانەی ئینشاء الله پوخت ئەکەینەوە و کورت ئەکەینەوە و پێشەکێکی زۆر باش بە تۆ ئەناسێنین بە ئیزنی خوای گەورە ئەم دەرسە و دەرسی داهاتوو تا تۆ کەسێک بی پێت سابت بێ. نەک تۆ مەسەلەن شتەکە لە پڕێک خۆت خەیتە ناو مۆزوعەکەوە ئەوە قورسە. تۆ لە پڕێک فڕێت دەنە ناو بەحرێکەوە
3 مەتر قوڵ بێ 3 تا 300 تا 1000 مشکیلە نیە گرنگەوەیە تۆ دەستیشی بەرزکەیتەوە دەستێ دیار نییە نقم بوویت ئەی لەکوێ لە مەترێکەوە چەند ڕۆژێ فێری مەلەتکەن اینجا بچیتە ناو 3 مەترەکە و ناو 300ەکە و تا قوڵتر بێ گۆم تا قوڵ بێ مەلەی خۆشە خۆشتر ببێ لەبۆیە من یەکسەر فڕێت نایەمەنەوە مۆزوعەکەەوە بۆی نەخنکەی بڵی باشەمە چییە بۆ خاتری خوا مەڵی مێشکم تەقەیە یا سەرمە خولێتەوە وا لێ ناکەین ئینشاءالله پێشەکیەکی جوان و پوخت بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست باسەکەین کە تۆ بزانی ئەم منهەجی سەلەفیە ئەم منهەجی ئەهلی سوننە چۆن و چۆن نییە بۆیە منهەجی ئەهلی سوننە لەم بابەتەیە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست بۆ ئێوەی بەڕێز ڕوونەکەینەوە ئێوەش هەرچەندێتوان بنووسنەوە بابەت یەگەڵێم قیام المنهج السلفي على الكتاب والسنة وهدي السلف الصالح باسي منهج سلفكين سلفي صالح قيام المنهج السلفي قيام منهج سلفي لسر چییە واتدرس بوونی منهجی سلفي ئەم پەیڕە و پڕۆگرامێکی ئێمە لەسەر ڕۆین لەسەر ئەم شتە پێگاتوە الكتاب قيام المنهج السلفي على الكتاب والسنة كتاب السنة أو دو سائري فرق ضالەکان هەمویان بە حسابی خۆیان لەسەر کتاب و سنە دەچن بەس قەیدی سێمی بۆ زیان ناکەن ئێمە چی بۆ زیاکەین وهدي السلف الصالح ئەو ڕێگایی کە سەلەفی صالح لەسەری بووە ئابەوە ئێمە بردومانەتەوە ئەبەوەیە ئێمە ئەو منهەجەی ئێمە منهەجێکە کە حەقە وثابتە ومەنسوورە وناجیەیە هەمیشە سەرکەوتووە وڕزگار بووە لەبەرەوەی لەسەر چییە ڕوا الكتاب قرآن والسنة سنة پیغمبر صلى الله عليه وسلم سنة صحيحة كش نك أحاديث ضعيف وموضوع أحاديثك لا واز لسر أونا لسر قرآن والسنة الصحيح وهدي سلفي صالح كتعبير إلى صحابة وتابعين وتابعي تابعين أو السياجي لمفضل كان وأواني بتشاكا شوان يعني كون هتا رجي قيامت بزاني لسر شي دروس بو منهجة برا خوش ويستكانم گەورەترین شتێک کە ئەسڵێک کە منهەجی سەلەفی لەسەر دروست بووە ئەوەیە کە ئەم منهەجە لەسەر قورئان و سنت دروست بووە بەو شێوەیە کە سەلەفی ئێمە تێگەیشتوون کە پێشینی ئێمە تێگەیشتوون لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەت نەین بە کەسێکی تایبەتەوە جگە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی یەک شخصی تایبەت هەڵبژێری لەناو سەلەف هەمووی نە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە شخصی یەکەمە کە پێغەمبەری ئێمە و ئیمانمان پێی هێناوە کە ئەو معصیەتی نییە کە ئەو هەڵەی نییە کە بەس ئەوە قسەکانی وەرەگیرێ و قسەکانی ڕەت ناکرێتەوە بەڵام جگە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو کەسێ قسەکانی وەرەگیرێ و ڕەت دەکرێتەوە بەڵام کۆی سەلەفی ئێمە قسەکانی ڕەت ناکرێتەوە چونکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لا تجتمع أمتي على ضلالة أمتي من أو حديثك صحيحة لا تجتمع أمتي على ضلالة أو حديثك دليل بو إجماع يعني أمتي من لسر ضلالة كونابنوا أمتي من لسر ضلالة كونابنوا لسر قمراي كونابنوا ما دام بكو دنگي شتيك بلين ريتيناتش هم صحابي بيغمبر صلى الله عليه وسلم هديان شون بو أما بلي ضلالة قد ضلالتي بسرانا هدي هم تابعين هروا تاكو تاي بويا تعلق نية بشخصي كي تايبتوا حتى لم ظروف زماني إيمش إستا ناكري مثلا شخص يقلب جين بلين بس أو شخصة إيوه بالتقليد تقليد خرابة تقليد يعني اتباع الغير بلا حجة شون كوتي غيري خد ببي حجة ببي بلغة ببي دليل لا إسفادة لها مزانا يعني وكل يؤخذ من قوله ويترك إلا صاحب هذا القبر إمام مالك فرمي حمو كسي قسكاني ورجيلي وقسكاني الرد شكريته وإلا خاوني أو قبر نبيك في غنبر صلى الله عليه وسلم بلغة من بو أمتش يبرا خوش ويستكان بو قرآن والسنة بفهم سلف أمة آياتي صوب زي سورة النساء آياتي صوب زي سورة النساء همتان لبريكا باورك الشيخ غلباني رحمتي خوالي بكم جار هب ولا محاضرة كان باسي آيات بيروزين كرد بك كاتب باسي منهج سلفية كرد منهج أهل السنة كرد أو آيات بيلا بركن شكا أصلا لبيني إيمو فرق كان ترك قمرابون خواهي قرأ فرمي ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا خواهي قرأ فرمي هركسي دجايتي لقل بيغمبر بك ومن يشاقق الرسول مشاققة أو يكتو دجايتي لقل بيغمبر بك صلى الله عليه وسلم برانبري لقلابك إيه من بعد ما تبين له الهدى لدواي أويك الرقل راستكي بورن بوتو كواتا استا الهدى
ڕێگەی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە ڕێگەی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی سێهەم چییە ويتبع غير سبيل المؤمنين خی گەورە لێرەیە مەزدەرێکی تری دانەوە لەم ئاەتە پیرۆزە ويتبع غير سبيل المؤمنين شوێن غەیری ڕێگای باوەڕداران بکەوێ سبیلی مؤمنین ئەمە لێرە کوێیە ئەم سبیلی مؤمنینە ڕێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکانە ڕێگەی سەحابەکان پێوترێ سبیلی مؤمنین بەدەلیلی چی بەدەلیلی حەدیثەکەی عیرباضی کوڕی ساریە کە حەدیثێکە لە ئاهلی سونەن هاتووە و شێخ ئەلبانی فەرمیان صحیحە ئەبوو داود و ترمذی و نەسایی و ابن ماجە ئەوە پێوترێ ئەهلی سونەن حديثێکیان جێڕاوەتەوە لە عیرباضی کوڕی ساریەوە فەرمێ وعظنا رسول الله صلى الله عليه وسلم موعظة بليغة پێغەمبەر صلى الله عليه وسلم موعظەیەکی بۆیان موعظەیەکی زۆر بەلیغ يعني زۆر پاراو زۆر ڕوون و ئاشکرا و جوان و بەسوود وجلت منها القلوب دڵەکان ئاهاتنە جۆش و خروش وذرفت منها العيون وچاوەکانیش فرمێسکیان لێ ئەباری وتمان یا رسول الله كأنها موعظة بليغة فأوصنا أو موعظة مودع فأوصنا وتماني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم موعظەیە ئەڵێ موعظەی خواحافیزیە يعني كأنه ئەڵێ خواحافیزی مان لێگەیتەوە فاتەکەی ئادی وەسیەتمان بۆ کە ئامۆژگاریمان کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم أوصيكم بتقوى الله وەسیەتتانە بۆ ئەکەم ئامۆژگاریتان ئەکەم بە تەقوای خوا تەقوای خواتان هەبێت لە ورد و درشتی گوناحەکان دوورکەونەوە فەرمانەکانی خوا ورد و درشتی جێبەجێ بکەنەوە پێوترێت تەقوا والسمع والطاعة وهروها گوێ ڕایەڵ بن گوێگر بن بۆ کێ بۆ ئەو کەسانی کە والی ئێوەن کە گەورەی ئێوەن بەسەرتانەوە لە مسلمانان فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا جاء طبعا لا أو كفرمي سمع وطاعة فرمي وإن كان عبدا حبشيا با عبدك حبشيش به يا هرجو الرياضي بن يعني اگر گەورەکەتان عەبدێکی حەبەشی بوو هەر گوێڕایەڵی بکەن عەبدی حەبەشی چۆن بوو ڕەش بوون قاچیان باریک بوو و وەرگیشیان زل بوو ئەمە يعني وەصفەیەکی جوان نییە لە کەسێکە کەسێ وەرگی زل بێ قاچیشی باریک بێ يعني نمونێکی يعني جسمێکی ڕەشیق نییە حتى ئەوەش بێ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئێوە گوێڕایەڵی بکەن بۆچی فەرمی فإنه من يعش منكم هەر کەسێ لە ئێوە بژی فسيرى اختلافا كثيرا اختلافێکی زۆر ئەبینێ بەڕاستی جیاوازێکی زۆر ئەبینێ وەکو ئەمڕۆ سەرەکەی جیاوازی زۆرە حتا یعنی تو ئێوە ئەبیستن خەڵگەڵە سەرمان لێ تێک چووە ئێ بۆ سەری لێ تێک چووە لەبەرەوەی ئەبێ ئەمە چارەسەرەکەیە برا خۆشەویستەکەم ويتبع غير سبيل المؤمنين خی گەورە فەرمێ شوێن غەیری ڕێگەی مسلمانان کەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە ڕێی مؤمنین ڕوون کردەوە کە لە ئاەتە پیرۆزەکە هاتووە فەرمێ فسيرى اختلافا كثيرا اختلافك زور بينيا شار سربو اما شي فعليكم بسنتي دزغري بسنتي منه اما او هديك لآية بيروزك باسي كرت ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى فرمي فعليكم بسنتي دزغرن بسنتي من ايه اويك دوهمين شيء والسنة الخلفاء الراشدين المهديين والسنة شوار خليفة عاقل جيرة باشكا وسنة الخلفاء الراشدين المهديين كخواي قوله هدايتياون تمسكوا بها دستي بيو بقرن وعضوا عليها بالنواجذ وبخير كانتان تونغ بيقوشن واتدسي لبرمين كواتا هرقي سنتي بيغمبر صلى الله عليه وسلم يربو بدو سنة وسنة كي خوي وسنة شوار خليفة كش بويا زور جاري مثلا لكاكا أم سلفيانا ألين باسي بدعاكن أو تا أبو بكر رضاي خواي لبي قرآني كوكر دوا أو تا عمر مثلا تراويحي آوالي كرت يا كاكا بيغمبر صلى الله عليه وسلم سنتي وشوار خليفة بسنة داناو اشتي أوان بدعانية بو حديث الرديانينو هرشي شوار خليفة كرد بيتيان أو السنة ببي أم حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بدعانية يعني بلي أو بدعية شكا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي فعليكم بالسنة دزقرن بالسنة من والسنة الخلفاء الراشدين المهديين شوار خليفة توزاني خلفاء الراشدين شوار أبو بكر وعمر وعثمان وعلي رضي الله عنهم ينبي وقورتين أنا أبو بكر دعاء عمر دعاء عثمان دعاء علي رضي الله عنهم ينبي هتاك وتاي بو يفرمي بيغمبر صلى الله عليه وسلم وإياكم ومحدثات الأمور آمان آقاتان لأخوتان بيد للدين شدانا هنا فإن كل محدثة بدعة شكا همو داهن راي بدعية وكل بدعة ضلالة وهمو بدعية كيش قمراية همو بدعية كيش قمراية الضلالة توس طريقة الراستة هي أو بروي أو جينة آمان جكا بلام كي لا دالتو للركان والروشتي أو بيوتري ضلالتو الريكي خوتت بجيشتو لجياتي بو مشرق بشي بو مغرب بشي خواب من باريز الضلالة أويا بو يخواي قورا فرموي
ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين هر کس شوێن غەیری ڕێگەی باوەڕداران بکەوێ نوەلیه ما تەوەلە ڕێگەی بۆ ڕازێنینەوە. سبحان الله سەیری کە ها کەس بە دوای خۆی ناڵێت ترشە ئەوەی کە باسم کرد، یعنی لەگەڵ کابرایەکی تەکفیریا قسەکەی خۆی بە حەقەزانێ، خۆی بە حەقەزانێ. یعنی مسلمانانی هەموو والله العظیم من بیرمیە ئێوە لەوە چە هەندێکتان هەر لە دایک نەبوو بن ساڵی هەر لەم شاری سلێمانیە 2000 و تقریبا پێش 2000ەکانی ژوڵە، یعنی 96 و 97 ساڵی 1996 ئیتر وکۆڵە گەرمەی ئەو تەکفیرە بوو لە ئەم شارە ڕوویە، دوای هەمویان بوون بە فرقە تەکفیرەکان و چۆن لە دژی مسلمانیە وڵاتە شەڕیانە کرد. بیرمی ئەیانوو 150 کەس لەم شارە مسلمان، یعنی ئەو کاتە سلێمانی ملیۆنێک کەسی تیا بوو، ئەیانوو 150 کەس مسلمانە. والله العظیم یعنی من لەگەڵ سەرەکانیانە ئەو کاتە مناقەشەم ئەکرد، ئەموو برا ئێوە کەسێکی گومڕان، یعنی هێشتا وکۆڵە ئەمر بالقەبزیان دەرنەچوو بوو لەلایەن حکوومەت و ئەوانەوە. ئەیانوو 150 کەس مسلمانە، یعنی من یەکێک بووم لە کافرەکان و عامی خەڵکی سلێمانیش یەکێک بوون لە کافرەکان، خوا بمان پارێزێ. یعنی مەبەستمان چییە؟ سبحان الله، یعنی خوای گەورە فەرمێ نوەلیه ما تەوەلە، ڕێگەی بۆ ڕازێنینەوە. مادام پشتی هەڵکردو ئێمەش ڕێگەی بۆ ڕازێنینەوە. زەیەنە لەهم الشەیطان وأعمالهم، جا شەیطانیش بۆ خۆی ترش و خوێەکە بە ئیشەکەیانە، بۆیە خوای گەورە فەرمێ دوجار ونصله جهنم، ئەگەێنین بە دۆزەخ وساءت مەصیرە، خوا بمان پارێزێ کە خراپترینی ڕێگەیە، خراپترینی دوا ڕۆژە. بۆیە برا خۆشەویستەکانم، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تر کە ئەم حەدیثەش هەر ئەهلی سنن گێڕاوێنێتەوە لەوانە ئیمامی ترمذی ڕەحمەتی خوای لێ بە شێخ ئەلبانی فەرمێ صحیحە، حەدیثەکە لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسەوەیە ڕزای خوای لە خۆی و باوکی، ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەیەتین على أمتي ما أتى على بني إسرائيل حذو النعل بالنعل. چۆن بنو ئیسرائیل ئەوەی کە بەسەریان هات لەو فیتنە و ئاشوب ڕێک بەسەر ئومەتی پێغەمبەری شایە صلی الله عليه وسلم، شوێن پێ بە شوێن پێ، یعنی تۆ ها لە شوێن پێی کەسێکەوە ڕووی، یان بە معنایەکی تر بەفرباری و یان زەویەکە قوڕە، ئەزانی نەفەرێت چۆن ڕۆشتەوە بۆ کوێ، شوێن پێیەکانی هەڵەگریتەوە تا شوێنەکەی بدۆزیتەوە. ئاوا فەرمێ شوێن پێ بە شوێن پێ، حتى إن كان منهم من أتى أمه علانية لكان في أمتي من يصنع ذلك. لەناو بەنو ئیسرائیل تایە نابووە کە لەگەڵ دایکی خۆیان زینای کردووە، لە ئومەتەکەی منیش هەیە ئاواکە. پەنا بەخوای گەورە 22 شتی وا هەبوو واریدە. وفەرمێ وإن بني إسرائيل تفرقت على 72 ملة، بنو إسرائيل بون بحفتاودو كومالو، وتفترق أمتي على 73 ملة، وأمتكي منيش أبن بحفتاو سي كومالو، أوان بون بحفتاودو قاو رجولك، بس أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أبن بحفتاو سي، كلهم في النار إلا ملة واحدة، هم يدوزخ إلا يق ملة نبي، يق دين داريان نبي. قالوا من هي يا رسول الله؟ وتيان كي بيغمبر صلى الله عليه وسلم؟ قال ما أنا عليه وأصحابي، ولا حديث كتير لزياديك صحيح ما أنا عليه اليوم وأصحابي، أويك أمر منه صحابة كان مي لسر، أويك أمر منه هاولان مي لسر بيغمبر صلى الله عليه وسلم فرم كواته هيج بو كسيك بينا خوش، يعني حديث باسكي يعني زور سره وهي أنا حساسيتي بم حديثة هي إيه باش أما كيوتيوتي أما بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي باش دو همين أما أفرمي أوي كمنو هاولان مي لسرم إيه باشا تو بو بيد ناخوش شون بيغمبر صلى الله عليه وسلم والصحابة كان بكوي بابا حديثا نية واشتواء شو نبي أو يعني قالتي بحديثك يعني ما كان كسبوا دانشتوين لقالي بيك يعني بو فرمودي إيه باشا يعني تو شون كيو كوي بقربان شون كيو كوي هر مسألة أوي خوي مذهبي شي تايبتي بخوي جا كردوتو خواب من بارز إيه تو سيريا كاك خو تو يعني كاتيك باسي أهلي سنة كي شيخ الباني كباسي كسي كاك سلفي رحمة خوالي به شيخ الباني محدثي شامة وفاتي كردوه خواهي قول اللي خوش به يعني أم بياوا مثلا كباسي خلقشي آواكا مثلا باسي سلفيكا سلفي هرواني عقيدة سلفي به أبي منهجي سلفي به بيرو بروغرامي أبي أخلاق وخروشتي شي سلفي به أكري مثلا من سلفي بم بلام بچم لدروا سو خوربم أكري سلفي بم شروال بيز بم أكري سلفي بم بياو كوش بم ناكريت يعني بإنسان أخلاقي جوان به أكري سلفي بم سلام لخلقنا كم أكري سلفي بم سيل الرحم بجنينم هو هالمسألة تو عقيدة يا إخواني بو إنسان للسلفي أبي عقيدة أبي منهج أبي السلوك تو سلفي بي وأهل سنة بي جوان يكي لواه
باشە بۆ پێ ناخۆشە یعنی دینەکەت ئەوە بێ کە هي ما أنا عليه اليوم وأصحابي ئەوەی کە ئەمڕۆ من و سەحابە بەڕێزەکانمی لەسەر بۆیە برا خۆشەویستەکانم نەجات بوون بەڕاستی لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکانی لەسەر بوون. شيخ الإسلام ابن تيمية رحمتي خوای لێ بێ شيخ الإسلام ابن تيمية أفرمي فمن بنى الكلام في العلم والأصول والفروع على الكتاب والسنة والآثار المأثورة عن السابقين فقد أصاب طريق النبوة. أما شو يفرموا لمجموع فتاوي لمجلد دا لا بريس 163 أفرمي هركسي أو قساني كيكا قسكاني دروس كراوبن وبينان راوبن لسر قرآن لسر سنة پیغمبر صلى الله عليه وسلم ولسر آثار سلفي إما أو الرقي پیغمبراني بيكاو فقد أصاب طريق النبوة الرقي پیغمبران يا الرقي پیغمبريتي پیغمبري صلى الله عليه وسلم بيكاو لسر أو الرقي يعني هي ما أنا عليه اليوم وأصحابي بويا بالراسية إما السلفي إما يعني هي كان بجنة يشتو بو إما يعني توبي سيركي كابرا على وركاك با قرآن تفسير كين با بیرۆڕاو یعنی بیرۆڕای ئەم سەردەمە ئاخە زۆر خەتەرە ئەوە ئێوە خوای گەورە بۆی دیاری کردووی ويتبع غير سبيل المؤمنين ئەگەر تۆ بی بە پێی سەردەمەکەی خۆت دینداری بکەی زۆر خەتەرە من شتێڵم تۆ شتێڵی یەکێ لە ماڵە دانیشتووە تێرە شتێڵێ برسیەکە شتێکی ترەڵێ حەماڵەکە شتێکی ترەڵێ دکتۆرەکە شتێکی ترەڵێ خوێنەوارەکە شتێکی ترەڵێ ژنەکە شتێکی ترەڵێ مناڵەکە شتێکی ترەڵێ جا بزانە چی دروستە بێ چ گەڕە لاوژەیەک دروستە بێ کاکە ئەمە دینە ئەمە منهجێکە دانراوە تەئسیلە ئەسڵی لەسەر دروست بووە بۆیە ئەم مقدمەی کە من لە خزمەتانە باس یەکەم چەند ضرورەها وردە سەیرەکەی تێگەی کە منهجی سەلەفی لە چی پێگاتووە. ابن قدامة مقدسي رحمة خوای لێ بێ فەرمێ كل من اتبع إماما في الدنيا في سنة أو بدعة أو خير أو شر كان معه في الآخرة. هر کەسێک شوێن ئیمامی بکەوێ لە دنیا لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یانەوە تا بیدعە بکە یعنی لەسەر سنەتێک شوێنەوە ئیمامەکەوێ یا لەسەر بیدعەیەک شوێنی کەوێ یا لەسەر خێرێک شوێنی کەوێ یا لەسەر شەڕێک شوێنی کەوێ یعنی بۆ نمونە هەرچی کرد ئەو شوێنی کەوێ بە کوێرانە ئەوە لە قیامەتە لەگەڵێتی فمن أحب الكون مع السلف في الآخرة وأن يكون موعود بما وعدوا به من الجنات والرضوان فليتبعهم بإحسان. أفرمي هر کەسێ حەزەکە لەگەڵ سەلەف بێ لە قیامەتە لەگەڵ سەحابە بێ لەگەڵ تابعین بێ لەگەڵ پیاوچاکان بێ ئەوە با چی بکە و ئەوەی کە لەو بەهەشت و ڕازی بوونەی خوا کە وعدی پێیراوە لە ڕۆژی قیامەت با چی بکە با شوێن ڕێگەی سەلەف بکەوێ شوێنیان بکەوێ بە چاکە ومن اتبع غير سبيلهم دخل في عموم قوله تعالى. هر کەسێکی شوێن غیری ئەوان بکەوێ ابن قدامة مقدسي رحمة خوای لێ بێ فەرمێ بەرەو ئاەتە پیرۆزەکەوێ کە خوێنمانەوە ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوليه ما تولى ونصله جهنم وساءت مصيره. بۆیە بەپی ئەمەی کە باسمان کرد بۆمان دەرەکەوێت کە هەر کەسێ مخالفەی منهجی سەلەفی صالح بکە بە تەعەمد واتە بە ئەن قەست ئەوە چییە لەم یوصب الحەق حەقی نەپێکاوە و ئەو کەسێکی منحەریفە لەو ڕێگە ڕاستەی کە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بۆ ئێمەیان باس کردووە. بۆیە برا خۆشەویستەکانم ئەمە زۆر گرنگە زۆر گەورەیە ئینسان لە ئەو منهجە و ئەو پەیڕە و پڕۆگرامەی کە گرتوێتیە بەر بزانێت کە منهجی سەلەفی لەسەر قورئان لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەو ڕێگەی کە سەلەفی ئەم ئومەتە لەسەری بوون هي ما أنا عليه اليوم وأصحابي أويك أمر من الصحابة كان مي لسرم أجر لسر أو نبوي خوابان باريزة يتربو خود الروي هر رجيل شوين يجي هر رجيل الرجاء يجي أو كاتخ سر لخوت يجي خود جمرة أبي وهروها خلقيش جمراكي وكشون بيغمبر صلى الله عليه وسلم باسيكم الله عالم يجي جمراك أفرمي إن الله لا يقبض أم حديث البخاريات إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس خوای گەورە عیلم وەکو کراسێ داناکەنێ لەبەری خەڵک لە پڕێ ها مەسەڵەن تۆ ئەمڕۆ دەرسە خوێنی بەیانی بێ ئاخۆ هیچ نەماوە کەسێکی بیر نەماوە نەوا ناکە ولكن يقبض العلم بقبض العلماء علم بەچی ئەکێشێتەوە لە خەڵک بقبض علماء بۆی کە عالمەکان ئەمرن حتى إذا لم يبقى عالما كاتك عالمنا ما اتخذ الناس رؤوسا جهالا خلقي كومال سريكي جاهل أكن بعالم گەورە و پێشەوای خۆیان فەسوئیلو پرسیاریان لێ کرێ فەئەفتەو بغەیری عیلم بەبێ عیلم فتوە ئەیەن فەضەلوا وەئەضەلوا خۆیان گومڕان خەڵکیش گومڕاکن
بۆیە ئەم پێشەکیە زۆر دیقەتی لێبن ئینشاء الله ئەو ئایەت و فەرموودە و ئەقوالانی کە ئەیڵین بیان نووسنەوە و پوختەکەی لای خۆتان تێبگەن ئینشاء الله بۆ ئەوەی کە بێ بە منهەجێک ئەم منهەجە واز لێهێنانی نییە چونکە حەقە ئەگەر وازت لێهێنا لە ڕێگە ڕاستەکە بەجێمێنی دوای ناگەیتەوە بە ڕێگە ڕاستەکە بۆیە جوان زەبتی بکەن ئینشاء الله بە ئەوە بەس بێ ئەم محاضەرەیە لە محاضرەی داهاتوو لە چەند دقەی داهاتوو بە ئیزنی خوا لە خزمەتتانە بم والحەمدولله رب العالمین و بارك الله فيكم